سر القصد قال لي يندرني جايم راشون مجنون خال لي يندر جو كيده من الليل من خازي كان خدي وضو جيده إجاه الليل الموت خالي نخلي ويضو جيده جفاس خيالات خالي لقاني شكوني ويلي کاتێک لە ئاوایی چەشمێر تێپەڕ دەبیت دەگەیتە دۆڵێکی فراوان و دڵڕفێن خانووەکانی بە شاخە بەرزەکانەوە سەرسامت دەکەن ڕووبارێک ئاواییەکە دەکاتە دوو بەشەوە بەشێکی دەکەوێتە لای ڕاستی ڕووبارەکەوە و بەشەکەی تری دەکەوێتە لای چەپیەوە بەو شوێنش دەگوترێت پاڵنگان دانیشتوانی ئێرە لە کەش و هەوایەکی ئارامدا دەژین لە پرشنجی چاوەکانیاندا وێنەی ژیانێکی ڕاستەقینە دەبینیت هەریەکە لە دانیشتوانی گوند بەکاری ڕۆژانەی خۆیانەوە خەریکن بەشێکیان هەوارنشین لە هەوارەکانی چێوی شاهۆدا کاتەکانی ڕۆژانەیان بەسەر دەبن لە بەردەم داڵانی خانووەکاندا ژنان خەریکی مەشکەژەنینن بەشێکیش لە ناو گەلەبێریدان دەنگی زەنگۆڵەی ملیاژەڵەکان و هاژەی مەشکەژەنین ئاوازێک دەردەکەن مانا بۆ ژیان دەجێڕنەوە چیژۆڵەکانی ئاواییش بە خۆیان و گۆزەکانی سەرشانیانەوە لە سەرکانیاوەکانەوە بەرەو ماڵ دەگەڕێنەوە ڕەونەق دەدەنەوە بە ژیان لە تەنیش داواییشەوە منداڵان خەریکی یاری خۆیانن هەندێک لە گەنجان و پیاوانی ئاوایی بە وڵاخەکانیان کۆڵێک داریان پێ و جاڕی زستانێکی سەخت دەدەن هەروەها لەو کاتانەی کاروباری ماڵ تەواو دەبێت چیژانی پاڵنگان خەریکی تەشی ڕێسانن بەشێک لە ژنانیش لە ناو ئاگردانێکی چکۆلانەدا نانی گەڵا گەڵای هەورامی دەکەن بەشێکی زۆری دانیشتوانی پاڵنگان بە ئاژەڵداریەوە سەرقاڵن بە درێژایی ساڵ 6 مانجی لە هەوارەکاندا دەمێننەوە و 6 مانجیش لە ناو پاڵنگاندا ژیان بەسەر دەبن ژیانی هەوارنشینی جیاوازیەکی ئەوتۆی نییە لەگەڵ ژیانی ئاواییدا بۆیە دانیشتوانی پاڵنگان لە ناو هەوارەکاندا قوتابخانەیەکی بنەڕەتیان کردوتەوە هاوشێوەی ئەو قوتابخانانەی لە ئاواییدا دروستکراون بۆ ئەوەی منداڵەکانیان لە پاڵ کاری ڕۆژانەشدا فێری خوێندن و خوێندەواری ببن کاکی یان برج و دوێ ملمێ سەر ملم گۆزیبان هەواڵ هەواری گۆزیبانە ملم دوێ ماڵی نامێ چاگەنەیسا تا برج و چواری دووبارە هەم کوچم کەرمێ ملمێەوە هانیە فقایتە لوایمە گۆزیبان تا کۆکەن کردی و ئاڵ و چی کوێمە حی نامێچان چون مۆقە وارانین و سەری چوە هەواری سەین هانیێ کە پرێنین مەتامێ زوو بلمێسە تا واران بۆ مشێمە گۆزیبان بینی قبلەن قەدیم زوو شژمان بێ شژمانێ مەلوێنمە گۆزیبان واروشێ عەزیزی هانیە شێڵانان ئی هوارە شژمانەشاوە بینی شژمانە جێنمێرێگە ئیسە کەم تەغیرش کردن ئیسە بیان 4 مانێ شاهۆ 8 مانێ وارنە ئیتە ئەپاسێمە ژەن و پیاچ پێسەیوی یانی زەحمەتی فرم کێشۆ فرەتەر ئین باوەڕ کەرە ژەنی فرە زەحمەتم کێشۆ هەرتا پیاکەش چون کار و حیوانداری پاسەنە شاهۆ قەدیم شوانە بێ زەحمەتی کەمتە ملو مەردمی وەبێ ئیسەیتە شوانە کەم ئایج نەمەنەن و فرەتەر و پیاکە ئەکسەریە مەشغوڵێنێ فرەتەرجی بە کۆکەنی وەولاو گەلێوە حیوانداری و نۆبەگەلێ و کۆکەنی و ئاڵفکەنێ و ئێمە پیاکەش ئەکسەریە مەشغوڵ و ئانێنێ فرە زەحمەت و ئانێشە ناملو پیاکاوە ما باقی کارە و لێ یانەش و ئەنجامدا شۆت و شیر و حیوانی و کەرێ و کەشکی و ڕەوەنی ئینیشەی ناملو ژەنیەوە
ئێمە قەبلەن ئیتە زوواتم شمان دەبێ ئێمە دوێ دەسێ بێنمێ دەستێمە پی دەرەوە تەڵی بەرێ دوێمە دەرەوە هوار و شێ عەزیزی ئەنە هوارن هوار و شێ عەزیزی ئەوەڵ هوارما لوێنمێ ئاگە دوو هەمیان لوێنمێ بۆڵی دوێ بۆڵیما بێنمێ بۆڵیە وردی و بۆڵیە گەورە شاگی بۆڵی گەورە وەختە هەرەکەت کەلمێ هەم کۆچکەرێنمێ هەم چاوێنمێ دوێ دەسێ دەستێتەر بێنێ پەنەشەواشێنمێ خێڵ و حاجیە ئانە گەلە شایتە جیای بێ و خێڵ لای مەگە لەما جیای بێ ئانە دەستێما ڕوبە هوار و کۆڵیتی لێن دەستێما ڕوبە شێڵانە چون تەنزیم و ئاوە و حەج کامی نەکەرێنە هەرگردێما کولێن بلمە یەک هوارە نە کۆڵی نە شێڵانە جە هوار و بۆڵیێن بێنمێ دوێ دەستێەوە دەستێما کۆڵی و دەستێما شێڵانە دووبار هەم سەر ئەرمێ هوار و هاانیە ئیدە قەبلەن زوویانی قسما کۆچکەردەی بێ حد ڕێ و پانزە ڕێ و یاگەوە مەسیریەوە وەزین فەقەیتم مردم کەکەم تەغیرش کردنی سە فەقەت بێن هانی و گۆزیبان دوێ مانێ هانی و دوێ مانێ گۆزیبە ئیتم مەشغوڵ و کارەکە و پیاە ئەکسەی حرانە ئەرزم کردی کۆکەنن و فەرەتەرش کۆکە و نۆبەگەلی هەوان نشینی و هوارگۆزی ئێمە چێوەڵی فرە زەحمەت بێ چونکە ئیژەنە ئەرامەڵی ئی پیا زەحمەت کێشێ گردێ کۆڵ بە کۆڵی و بە کۆڵباری گردێ لوێنی هوار چێوەڵی هوارگۆ نشینی و هوارگۆزی چما فرە زەحمەت بێ چونکە لوێنمی بۆڵی چێگوە بارما کەدە لوان میوار و شی عەزیزی بارما لوانمی کاڵین لوانمی بۆڵی گەورە بۆڵی چوە حتا لوانمی هواری بکەکەوی و سەر و هەساری لوانمی کۆڵیت پشگیانمی ئیسە هەر گۆزیبان ملمێ و هانیێ ئەیتردا داس برجوستەی ئینامی هانیێ برجوستەی بارم کەرمەی ملمێ هانیێ ئەوەڵ و ششی ترمەی میرە بواری قدیم یعنی ئیمکانات حەچیە نەبێ فقط مردمێژ نەحاید شەوق و کاری و ئی باوەڕکە ئێمە زاڕوێ بێنمێ شەوێ نەسحا 12 هەروەنەی نەیتر نەک چێمە وارتە فرە زەحمە چابیەن هەوەرەی پاپادابیا ئێمە کەمتەر بیوە سەحا 12 هانیە بار شاکەدەن بلاتەی بارە ئاڵف پەی پاڵنانی شەوە بێنوانمەوە هانێ دووبارە هەروەنە نەوتەنەوە بە ئەڵڵا یوشای شخص وێن بێن نەوتێ ناوە سەحا 12 بار شاکەدەن هەم دیوارە پەی پاڵنانی عین و خیاڵیم نەبیە ئیسە فەقەکە ژانە کابرا بە ماشین ئیسە سایپایە ملۆ هانیێ 25 گونی 26 گونی ئاڵفی ژمرانە مردم هەر ناڕازی ئیمکاناتەکە و ئاوی فەت و فراوان فرە هەن فقط مردم حەوی دڵوەشێژ نییە قبل فقط ئانەشە بێ تەغیات هەم گۆ زەحمەتە کولەن ملو مردمێ بێ هەر دڵش وەش بێنە زمزان و پاڵانی باوەڕکەڕە شەوێ یانە بێ 20 نەفەر 30 نەفەری شەونشینی کەرش چەنە بێ باوەڕکە ئیسە بە تەلەفۆن گەی جارە زەڵم مەی ڕەفیقی وە نەمێت لە تاویە بنیشەوە فەقەکە ئیتر فرە وسن فرە وای باڵا منی ومانی وای باڵا منی ومانی نەوینەی نەئیلاوی ئای پرسنگمە وشانی وای پرسنگمە وشانی وای پرسنگمە وشانی جای داوای بیدە خاگیرە ناودەردم من سەیری باوڵاکە جاتەمەم لێ بکردم خوا سەیری باوڵاکە جاتەمەم لێ بکردم وای لەگوڵ ئەو لەگوڵ گیانی لەگوڵ ئەمن دیڵێم لەگوڵ من یارم خۆش دەوێ برا بە گیان و بەدڵ من یارم خۆش دەوێ وای بە گیان و بەدڵ نەورۆز ئەو جەژنەیە هەموو کورد لەسەری کۆکن و مەراسیمی بۆ دەژێڕن لە گوندی پاڵنگانیش تایبەتمەندی خۆی هەیە و بە گرنگیەوە ساڵانە مەراسیمی بۆ ساز دەکەن نەورۆزی پاڵنگان مانجێک پێش هاتنی بەهار دەست پێ دەکات و ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت لە ئێوارەی ڕۆژی یەکەمدا کوڕان و کچانی یاوایی جلی ئاڵ و واڵای کوردەواری لەبەر دەکەن و یەکی مەشخەڵێکە گرن بەدەستیانەوە و بەرەو شوێنی دیاریکراو بەڕێ دەکەون و ئاگری نەورۆز دەکەنەوە دانیشتوانی یاواییش هەمویان دەچنە سەربانەکان و بە خۆشیەوە چاودێری مەشخەڵەکان دەکەن کاتێک شەودا دێت لە مزگەوتی پاڵنگان کۆ دەبنەوە و لەوێ مەراسیمێکی تر ساز دەکەن بۆ ڕۆژی دواتر بە میوانداری نووسەر و شاعیران و گۆرانی بێژانی ناوچەکە ئاهەنگێکی جەماوەری لە کەناری ڕۆخانەدا ساز دەکەن چەندین وتار و هۆنراوە دەخوێنرێنەوە پاشان گۆرانی بێژان بە سیات شەمانە و گۆرانیە شادەکان ئامادەبووان دڵخۆش دەکەن
جە بەحس و نۆرۆز و پاڵنانی و دێوەزناوی معمولەن جیاوازیە خاص شابیەن یۆجە جیاوازیەکەش ئینە بیەنە کە معمولەن یەک مانگ زووتر بەرگوزارم بۆ نسبەت بە نۆرۆز هایە کە سریە یاگاتەرە نەمگیری و جزۆ نۆرۆزهایەن کە ئسفەندگانە بەرگوزارم بۆ معمولەن 5 دێ هاتێنێ پاڵنان و دێوەزنا و ئاریان و چەشمێر و تیرەکۆ لا وێچمە هەر مۆزوع هەن بینشانەکە نۆرۆزشە ئاڵێکی یەک مانتەر بەرگوزارم یەک مان وەڵتەرەوە بەرگوزارم بوو یۆ چا جیاوازیایشە دووبارە کە هەر شامڵ و ئینام بۆ نۆرۆز و پاڵنانی و دێوەزناویەم بۆ معمولەن ئینەنەکی کلەن جە تەریخ و مشارەکەتی مردمی یانێ دڵگەرمی مردمی کە قەدیم الئەیام دایسە هەربیەن بە شێوەهای مختلف معمولەن قەبلەن بە چێویە بە نامێ کڵاوڕۆچنی شرۆشاکردن و جەشن و پایکوبی و شاڵی و مردم دیدەن و بەقیە و قەوم و ئەقوام و کەس و کاری شالوانی وەڵێ ئینە دیوەر ساڵێن ئێمە بە شیوەهایە بەرنامە ریزی شدە شێوەهایە ئالتەر ئامێمێ بەرنامە ریزی ماکردن و نسبەت بە بەرگوزاری مەراسمیە کە بە ئەنوان و شاید بیە بۆ فستیواڵیە کە شاید هەر جە بەحس و تەسویریش برون مەرزیش هەلووا بۆ چینێنەکە جیاوازیەکە بیەن معمولەن سنەتەکێنێکی هەر پاسە لەوانی ڕاوە جە بەحس و نۆرۆزی ئەلان ئێمە کەسانە لێما هەنێ پیرەمەردێ کە ئێمە چەنیشا قسێما کردێنێواتەنشا هەرگەز نۆرۆزش قبول نەبیە بۆ سفرە و چێواجە لە حەز و دینیش و هەر قبولێش نەبیێنێ یعنی ئەمە بە شێویە مقدەس تەماشا نۆرۆزی شاکردن چێویەکە بە باوەڕی وەفرەهین بۆ بەحس و پوششی گیاهیشن پوششی گیاهیش معمولەن چون ئێگە گەرمەسێرەن یەک مانگ زووتر جەگر لایە ئاسۆزیە مێسەر نیشانەی وەهاریە وێشان نیشانەمە دلیلی ئەسڵی چش کە مردم و ئیدەگای دامدارێ بێنێ جە دامداریەکەشەنە معمولەن وەهار کە ئیتر زمسانشا تەمامنان و کۆتێنێ وەهار چێویە بیەن جە لە حاز و علوفە و چێویشاوە ئاڵف و چێویشاوە تا حەدیە ئیتر ڕۆشاکردێنە وەشی ڕۆشاکردێنە کەشی ئیتر نیازش پانەیە بیان مردم وەشیش بیان یعنی واتەنشا زمسانی سەخت تەمامیا و وەهاری وەژ ئامە ئیتر ئیب وەهارە ئەی ئامە وەهاریە ئاڵێ معمولەن جەشنە شاگرتێنە پایکوبی شاکردن وەش حاڵێ بێنێ نسبەت بە ئینەیە کە ساڵیە تازێ دووبارە ئەز نۆ شڕۆم کە دەرمەوردوو نەحۆ بەرگوزاری ئی مەراسم و نۆرۆز و پاڵنانی چووە نۆرۆزیان کە جە دوێ ڕوێنە معمولەن بەرگوزارم بۆ ڕووی وەڵینش جە ئاورەکەەوە دەست بەنەم کەرەوە معمولەن بەرنامە ڕێزیە خاصەر و ئاورەکەی شۆم کردیەوە ئاورەکەش چەنی گریە یە جیاوازیە خاصشان جە ئاورەکەیەوە شرۆم کردیەوە تا شەوێژ ئیتر خولاسە مزگیەکانە معمولەن بەرنامیە ویژە هەن پێی مزگیەکە پێی شەوێش سۆحشەنە خولاسە جە گۆرانی واچ و معمولەن گرد و یاگەکە تەشیف مارە شاعرەکێ ئەدیبەکێ نووسەرەکێ گردێ ئاچێوە کە بەعنوان و تەیفیە کاری یانێ جە کاناڵیەنە کە حتمما مشوو ئامۆردە تەئیدێ بە وەر و مەزیقە و وەختی وە ئانێکی ئینتخابێ کریانێ و بە عنوان و ئا کەسانێنێکی ملا سەر و سنی ئینتخاب شاکردێنێ معمولەن دەست بە نەم کەرەوە ئیتر جە گۆرانی واچی وە جە سیا و چەمانە واچی وە جە ئا کەساوەکە نووسەرێنێ دەرمەورد و ڕاجب بە مەسەلەی نۆرۆز و پاڵنانی یان نۆرۆز و بەقیە و دەگاکە بەحث شاکردن چاگەنە دەست بە نەم کەرەوە معمولەن یۆ چا جیاوازیە کە نۆرۆز و پاڵنانی چنی نۆرۆز و بەقیە و یاگەکە فەرقش وسەن بەحث و ئەهەمیەت و جۆغرافیا و هەر ئی دەگا و وێما بێنە چەنی دەگا و دێوەزناوی جە بەحث و معماریشەنە کە بە سوورەت و پلەکانی شاید ئێرانەنە زەبان زەدەن معمولەن هەر پێسە ماسوولەی چێوێن کە یاگێ کەوتن لە ئێرانینە ئی بەحث و جیاوازیشە پێش ئاوردن جیاوازیەن کە معمولەن بەقیە و دەگاکە سرفەن بە عنوان و شاڵیە سادەی وە معمولەن تەماشا و دیتشان نسبەت بە قەزیە و نۆرۆزی هەن وەڵێ معمولەن پاڵنانە نەپاسەنیەن بەحسیەن کە بە بەرنامیە خاص وەملۆوەڵێەوە یانێت چێویان ئی جیاوازیشە کە پێش ئاوردن کە واقعەن فکریە هەن پشتەوە قەزیەوە معمولەن چێویان کە ئینسانی شاید ئا چێوەکی یاوان بە ئێمە خەریکێن مە دووبارە منتەقڵشم کەرمێ بە دنیای
ناوی پاڵنگان بە چەند واتایە کاتووە: دەپاڵ، قەتپاڵ، پەناگا. ئەو ناوانن مشتومڕیان لەبارەوە کراوە و ناوی پاڵنگانیان لێوەرگیراوە. هەر یەک لەو واژانەش لە ناو ئاوایی پاڵنگان بوونیان هەیە و بەڵگەی بەهێزیان لەبەردەستدایە کە ناوی پاڵنگانیان بۆ بگەڕێتەوە. ڕاستەکەش پاڵنگان بە یەری چوار واژێمە تا یاگێزانە بوومە معنا کریان. دەرعەسڵ پاڵی گەورەش معنا و شاید ئی بێڵوا بۆ ئی ئاوەفرێ کە هیناچی چوەر و دەگایەوە چون ئەپا معنای من ئەلبەتە وێم دەرکم کردن ئێمە دەپاڵ ما بیان. دەپاڵ معنا و سەدی سەد واروی کە فارسی پەنەژماچا سەد ئێمە پەنەژماچمێ دەپاڵ. یعنی ئی دەپاڵە چێگە وەختی هۆشە بەسەن ئی ئاوێ هۆرشا کەدێنە پێی ئاساوە تۆنینە. ئی ئاساوە تۆنینە پێی ئاوێ گێڵێنە، یعنی ئی ئاوێ تا ئات دەپاڵشا پێی نەبەسە بۆ ئی ئاساوێشە نەگێڵنانی. ئینەیتر پاڵ واژێنە بە معنا و ئاوێمە. دووەمیان وانێ چە پاڵ و قەڵپاڵی چما بێن ئێمە چمە پاڵ مەسەڵەن بەلالێژێ ماچمێ پاڵان معمولەن چون یاگەکێش لێژە بێنە دەرکل قەو مەسەڵە ئێرە سۆز پاڵۆ بێن مەسەڵەوە تەنشا پاڵەنان یعنی ئی پاڵەوە پاڵ ئێرە سۆز بێن مەسەڵەن پاڵەنان چیگەیچنە بێن تر دەرکولی مەسەڵەن ئەگەر معمولەن هەم هۆر گێڵمەوە پێش مەسیر و پاڵەنی بێن مەسەڵەن پاڵەنگان چیگەرە پاڵەنش بێن مەسەڵەن ئەگەری کەمترین یاگی و پاڵ نەبێت چێگە پاڵنش فرە بێن شاید ئیسەیج هەر هەنش ئەپی یەرە چوارواژە معنا کریانی تر دەقیقش من نەمەزانویستە کام بۆنەوە حتا فارسیج پەنەش هاتەن پەلانگان یا پۆلانگان چون پردێ فرێش کەوتێنێ ئێمە مەسەڵەن زەمانە شەعباسی سەفەوینە پردە بێنە کەڵی کناچەش بنەماچینات چی لاو شیلاتینە بێنە ئی پردۆ دووانێمە بێنە پردۆ لێ دەگای بێنە پردێتەرە چی هەریسە معمولەن هەنە بێنە چوەتەرەوە بێنە ئینە چمەدانێ پردێ چژمێنێ پولەنگان شاید فارسی زمانێک گوزارشاکەدەوە تەنجا پولەنگان ئیتە ئەپی یەرە چوارواژە هەنێتە دەقیقەکەش من وە چووکامەن مەزانووەوە. مێژووی پاڵنگان هاوشێوەی گوندەکانی تری هەورامان مێژوویەکی ڕوون و دیاریکراویان نییە و ناتوانین بە تەواوی دەستپێکی ژیان لەم ناوچەیەدا دیاری بکەین. ئەوەی هەیە چەند نوێزگەیەکی مێژووی دیاریکراوە کە باز لە پاڵنگان بکەن. لە سەردەمی هەڵۆخاندا قەڵای حکومڕانی میرنشینی ئەردەڵام بووە و گرنگی زۆری پێدراوە. لە ماوەی جەنگی جیهانی دووەمیشدا بۆی بەرگری دانیشتوانی هەم گوندەوە لەلایەن ڕووسەکانەوە سووتێنراوە. دەگا و پاڵنگانی چێوایە پێشا من ئێمە بزانێ بە چ سوارەتێکە نامێژ بیان پاڵنگان. حدود و 7 دانە پادشای جەدەرە و باخ و شێخ عومەری نە حکوومەت چاکردن. یۆ ئین کە یاگێمە هەن پەنەژماچات دەپاڵ کە یانی ئاویە ئامێنە بەرەوار. زوان و زەرتشتینە من مەزانواڵنە مەتالەعەمنێن کە واتەنشا ئاویە دلێ دڵ و کوینە بێرەواری پەنەشەواتەن پاڵ. بعد کە باخ و شێخ عومەرینە ئی ئاوێ ئامێنێواری یۆ ئین کێ ئانەبیەنەوە کە پەنەشەواتەن پاڵ ئی هەشت پاچا نۆ پاچا کە حکوومەت چاکردن حمڵەشە پەی کریان دلێ ئی حمڵەینە پەناگایشە بێنێ نەگیریان پەی تەرەفی کە ئانێ حمڵەشە پەیکردن نەگیریان بعد پەناگاشە بێنە وێشە شردنەوە حدود و ئاسارە و ئالان 10-15 دانە 17-18 دانە پڵاژ هەن کە پڵیش فرێ بێنێ بعد پاڵ و پڵ و پەناگا قاتی بیان پاڵنگان. برادرایانێم یا سوال لەم پەرسان ماچە یۆین کە درۆسن کە یانەکەش پیسە پشتە سەرویوی سوارێ بێنێ پەنەشاوە ماچە ئایش هەر بۆ بەفەرز کە بەڵێ حەڵەت و پلەکانەی وەلی نامی عەسڵی و پاڵنگانی ئی یەرە چێوە فەراهم بیان پاڵ و پڵ و پەناگا بیان پاڵنگان. ئاساریش هەنە کە حدود و 8,000 ساڵی پێش کە قەڵاو هەڵۆخانی ژەنە کە تەپ و شازەڕی ژەن کە زەڕەخانمە کە ناچی شەعباسی چا زندگیش کردن هەرپاسەکەر و کە چێویە حدود و ئەلان تاریخش بۆ 8,000 ساڵی پێش گێڵانەوە کە جەباخ و شێخ عومەرینە زندگیشا کردن. بعد تەریقە و هەڵۆخانیوە
حمڵە کریان زەمان و هەڵۆخانینەوە یانەکەش حمڵە شاگرتن و بەعد شەوی گیریان پەیشە ناڵی ئەسپەکەشا کێشایانەوە چی دەرەنە فەرار شاکردن فەرار شاکردن و لوایێنێ ئید چەمەوشی عومەریە گیریان پەیشە ئێتر مردمایە نەمانێنێت چنانیە واچی زیندگی کەراوە لوانی و گیریان پەیشە بەعد ئی مردمە پەیلاو ئاوەیە من حدود و یەرێ یانێ باقی منێنێەوە جەباخ و شێعومەرینە نەمەنێنێ ئامێنێ خود و دەگا و پاڵانی کە ئیسە یانی قەدیمی ئاسارێ قەدیمیش بۆ پەنژ ماچاق کانە قۆڵە و حاجی ئەغباوای دلێ کانە قۆڵە و حاجی ئەغباوانە یەک نەفەرە یەک یانە زندگیش کردن وەرە وەرە تەنە نشوە بێنێ یەری یانێ چوار یانێ کە چیگووە بازم بنەڕەت و پاڵانی ملۆ پێی 600 ساڵە چێوەڵتەری ئی دەگا و پاڵانیە مەرزیێنەر یۆ چانێ دەوڵەمەڵی ژانە بێنە کەش و کۆی و مەرتعە فرەش بیان کە ئیجابشکردن مردم پەنا بەرەو بە دامداری چ زمانی قەدیمی چەنە ئەوەتە گەرمیان و کویسان شاکەن ینی فرەتەر شاید جە شاهەوە بێ بە هەوارگە کویسانەکەەوە بێ تا جە دەگانە ئیتر پاڵ و دامداریەکەی چەنە یۆ نعمەتەکە ژانە بێنە گیواوایەش بێنێ گیواوایە خۆراکیە واجە وەهارەنا شاید 80% نیاز و مردمی سەروا گیواوە خۆراکیەوە بێ بە تامین کریا بوو دووەمیان وانەی چەپ بجە لە حاسی و کاسبیوە دەوڵەمەند بێن وەنیش بێنە وێژەن شاکردن گەونش بێن جەوی شاکردن ئاڵەفجەڕی مهمێش بێنێ کە مەسەڵەن پاڵشەنە دامداری شاکردن ئەپی یەرە چوار شوخڵەیەوە حتا گەرمیان و کویسان تەرەف وەشش جە کویسانەکەی ئامەنەگەر بە بێ حیچیش بۆ لەوان چاگەنە ژیواشکردن و زیندگیش کردن تا هەروەرەی کەم بەحس و تارانی و کاریگەری و لەولای ئامنە ئێتە زیندگی شاد تەغیردا و مهاجرەتی چاکرد لەوای بەرەو شارەکە پاڵنگان یەکێکە لە گوندە جوان و ڕەنجینەکانی هەورامان لە نەخشەدا سەر بە قەزای کامیارانە بە تایبەتمەندیەکانی لە ئاواییەکانی تر خۆی جیا دەکاتەوە ئاژەڵداری پیشەی سەرەکی دانیشتوانەکەیەتی لەگەڵەوەشدا پرۆژەی بەرهەمێنانی ماسی و پیشەی دەستی ئەو پیشانن دانیشتوانی ئەم گوندەی سەرقاڵ کردووە.